سەبارەت بە چالاکی ژینگە پارێزی زاگرۆس ئێستا لە ئەستودیۆکەمان لە شاری سلێمانی بەڕێ سەروەر قەرەداخی بەڕێوەبەری ڕێکخراوی سروشتی کوردستانمان لەگەڵدایە کاک سەروەر زۆر بەخێربێی ئەمەوێت باس لەوە بکەم ئاماجی سەرەکی ئەم هەڵمەتەی بەڕێستان چییە کە بڕیار ئەسپێنێ سەعات 9:30 بەیانی لە هەواری شارەوە دەست پێ بکات. دیارە هەڵمەتی زاکرۆزانە بۆ خۆی هەڵمەتێکە کە گرنگی بە چاندن ئەدا بە تایبەتر بە چاندنی بەڕوو یاخود تۆوی ئەو بەرهەمانی کە هەیە لە بەڕووە کۆمەڵێک جۆری دیکە و دیارە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ساڵی 2010 بەدەست پێشخەریەک لەوێ دەستی پێکردووە و لە دواتریش لە باشووری کوردستان کۆمەڵێک ڕێکخراوی دیکەش لێرە بەشدار بوون بە تایبەتر لە ساڵی 2020 هەڵمەتەکە بە شێوازێکی بەرفراوان هەم لە ڕێکخراوەکانی باشوور هەم لە ڕۆژهەڵاتی کوردستان بەربڵاوتر بووە وم بەس لێی سنجڕاکێشانی تەواوی ڕایگشتی و هەروەها میدیاکان و تەنانەت ڕێکخراوەکانی دەرەوەشە بۆ ئەو مەترسی و دەستدرێژێ بەردەوامانی کە ئەکرێتە سەر دارستانەکانی زاکرۆس هەم لەلایەن دەوڵەتی ئێران هەم لەلایەن حکومەتە خۆجێیەکانەوە کە نابەرپرسانە مامەڵە لەگەڵ دارستانەکان و لەگەڵ سروشتی ئەو ناوچانە ئەکرێت و ئەو شەڕ و بردومان و ئەگرە بە ئەنقەستانەشی کە بە هەمان شێوەزیانێکی زۆر بە سروش و دارستانەکانی زاکرۆز و دارستانەکانی کوردستان گەیاندووە و لێرەش لە ڕاستیە بەدەر نییە لەو کێشانە کە ئەکرێت دواتر باسی بکەین بەڵام هەڵمەتەکە هەندانی هاونیشتیمانیانە هەندانی هەر کەسێکە کە گەشت بۆ ناو سروشت ئەکات یاخود گەشت بۆ ناو سروشت بکات ئەکرێت ئەو تۆوی میوەی کە لە ناو ماڵەکەیەتی ئەکرێت بۆ نمونە ئەو بەڕۆی کە بۆ نمونە هەیە لە کاتی خۆی لە وەرزی خۆیان بتوانێت بیڕوێنێت لەو ناوچەیە کە هەیە. باست لەوە کە لە ساڵی 2020ەوە بم چالاکیانە بەڕێوابن ئەم چالاکیانە تا چەند بۆتە هۆی هۆشیارکردنەوەی کۆمەڵگەی کوردی و ببێتە وێزگەیەک بوو ئەوەی کە خەڵک لە گرنگی ژینگە تێبگات و خۆشەویستیە بێ بۆ ژینگە بۆ بزانێت کە خۆی بەشێکە لە ژینگە دەبێت بیپارێزێت. دیارە هەڵمەتی هۆشیاری یان هۆشیاربوونی کۆمەڵگا پەمە پرۆسەیەکی بەربڵاوە و من بەڕاستی ناتوانم بە وشەیەک وەڵامت بەمە پێت بڵێم کاریگەر ویان کاریگەر نەبووە لە ماچکەمە پێویستی بە توێژینەوەیە پێویستی بە لێکۆڵینەوەی وردە لەسەرم بابەتانە بەڵام ئەوەی کە ئێمە وەکو ڕێکخراوێکی ژینگەی وەکو چالاکوانان هەستی پێەکەین سەقافەی ژینگەی یان ئاستی هۆشیاری و هۆشمەندی ژینگەیی بەرامبەر بە کێشە ژینگەیەکان بەرامبەر بە تێگەیشتن لەو کێشانی کە هەیە و بەرامبەر بە پاراستنی ژینگەش و چۆنێتی مامەڵەکردنێکی هاوسەنگانە لەگەڵ سروشت و لەگەڵ ژینگەی دەوروبەر لە ڕاستیە کاریگەری هەبووە و ئەمە بۆ ئێمە جێگەی خۆشحاڵیەوە ئەمە بۆ ئێمە دەرەنجامی ئەو هەوڵ و ماندووبوونەیە کە ڕێکخراوەکان چالاکوانان بەخۆبەخشانە لە پێناو پارێزگاریکردن لە ژینگە و سروشتی کوردستان ئەنجامێدا. بەڵێ دیارە کە پرسی ژینگە لە ئێستادا پرسێکی جیهانیە و زۆربەی مؤتەمەرات و کۆنگرە نێودەوڵەتەکان بەڕێوەچێت لە پاریس لە وڵاتانی پێشکەوتووە دیارە هەر هەڵمەتێکی ژینگە پارێزی پێویستی بە بودجەیەکی سەربەخۆ هەیە ئەوە هیچ بودجەیەکی لەو شێوەتان هەیە بتوانن کە ئیداری هەڵمەتەکان تا بکەن لە کاتێکدا کە کوپن پاریس بڕیاردرا نزیکی 250 میلیارد دلار بەس بۆ پرسی ژینگە تەرخام کرێت لە جیهاندا. لە ڕاستیان مەرج نییە کە بۆ نمونە بێن بۆ هەموو هەڵمەتێک یعنی پارەمان لەبەردەستا بێ هەر بۆ نمونە هەڵمەتێک ئێمە سبەی ئەنجامێ دەین سنتێکیش لە لانی ڕێکخراویەوە خەرج نەکراوە و هیچ سەپۆرتێکی داراییش بۆم ئیشە نییە بەڵکوم ئەوەی کە هەیە ئیرادەیە ویستە لەسەر ئەوەی کە لە بەرامبەری سروشت لە بەرامبەری ژینگە دەستدرێژی هەیە و تێکدان هەیە و شێواندن هەیە و تۆ لێرە نابێ بوەستی دەبێت تۆ کار بکەی لەسەر هۆشیارکردنەوەی کۆمەڵگا کار بکەی لەسەر دروستکردنی فشار کار بکەی لەسەر پەروەردەکردنی تاک کامانە خۆی کۆمەڵێک پرۆسەن کە پێویستەکان لە کۆمەڵە کایی جیاوازە کار بکرێت ئەم چالاکیێش یان ئەم هەڵمەتەش کە دەستبینیا بەڕێوە ئەچێت بەشێکە لەو پرۆسەیە کە بۆ نمونە ڕێکخراوی ئێمە و هەروەها ڕێکخراوەکانی دیکەش لە ئەستۆیان گرتووە. بەڕێزت وەکو بەڕێوەبەری ڕێکخراوی سروشتی کوردستان من ئەمێل ئەم پرسیارە ڕاستی بەڕێزت بکەن لە ئێستادا پرسی ژینگە پرسێکی جیهانیە و مەترسی زۆر گەورەی دروست کردووە کوردستانەکەێتێکی کوێی مەترسیەکانی ژینگەوە لەسەر ئاسی جیهان. ڕاستە دیارە بۆ خۆی سیستەمی سەرمایەداری و دەوڵەتەکان بە تایبەتریش دەوڵەت نەتەوەکان ینی کاریگەری زۆر خراپ و ڕاستەخۆیان لەسەر تەواوی ئەو کێشانە هەیە و لە دوجاریش ڕەنگە بەشێکی زۆر لە کۆمەلگا یان لە میدیاکانی شابۆن نێمە خەڵک لێ بە بەپرس بزانی لە کاتێکە ئەوەی کە حکومڕانی ئەکات ئەوەی کە دەسەڵاتی بەدەستە تەنا کەمینەیەکە لە ناو دەوڵەتەکانە و کەمینەکانیش زیاتر پیاوەکانن بۆیە تۆ دەبینیتەوە کە دەرەنجامی ئەم حکومڕانی کەمینەی پیاوە لەسەر ژینگە و ئەو قەیرانەی دروست کردووە کە ئەمڕۆ پێوترێت گۆڕانکاری کەش و هەوا و پێوترێت ئەو کێشانی کە بۆ نمونە ئەمڕۆ دەیبینینەوە لە تەواوی جیهانە کاتێکە دەگوزارێ بۆیە کوردستانیش لە ڕاستیە بەدەر نییە لەم کێشانە بە تایبەتر لە دوای پرۆسەی ئازادی عێراق لە دوای کرانەوەی عێراق لە ڕووی
دەوڵەتەکان و هەروها ئەو کۆمپانیانی تر کە هاتوونەتە ناوخۆ بە تایبەتر کە ئێمە بیرمان نەچێمە وڵاتێکی بەرهەمێنەری نەوتین بۆیە زیانێکی زۆر گەورە بە ژینگەی کوردستان و بە ژینگەی عێراق گەیەنراوە. کاک سەرۆر ئەمە ئەو پرسیارە بکەم ئەگەر خەڵکی سبێنێ بەشداری بکەن لە هەڵمەتەکەی بەڕێستانە ئایا ئێوە خۆتان داریان ئەیانێ درەختیان ئێنێ نەمامیان ئەێنێ توانێنە خودت ئەو خەڵکی کە بەشدارە دەبێت خۆی ئامادەکاری بکات و ئێمە لە دیارە ئەوەی کە ئاماژەمان پێکرد چاندنی نەمام نییە بەڵکم چاندنی تۆ یان دەنکە مەسەلەن یەکەم لە ناو دارستانە سروشتێ خۆڕستکەکانی کوردستانە هەیە و ئەمە هەم بۆ خۆمان ینی ئەو کەسانی کە کۆیان کردەوە مەسەلەن گەشتێکیان کردووە هەم توانیشیان لە ناو دارستانەکانە کۆی بکەنەوە و بەشێکی تری ئەندام و خۆبەخشەکانی خۆمانیان ئەو کەسانی کە دۆستی ڕێکخراوی ئەمن توانیوانە هاانیان بدەین لەسەرەوەی کە ئەو کاریگەریان لەسەر دروست بکەین تۆی میوەکان فڕێنێن بەڵکم لە ناو ماڵی خۆیانە کۆی بکەنەوە بتوانین ئێمە لە چالاکیەوە بەکاری بێن بۆی بەدڵنیاییەوە ئێمە ئامادەکاریمان کردووە لەگەڵ ینی ڕێکخراوەکەمان بە هاوبەشی لەگەڵ بەڕێوەبەتی پارکی هەواری شار ئەو کەرەستانی کە پێویستە دابین کراوە ئەو تۆوانی کە پێویستە دابین کراوە و ئامادە کراوە بۆ ئەوەی کە بتوانێت لە بەشی سەرەوەی پارکی هەواری شار کە دارستانێکی بەربڵاوە لەوانە بتوانرێ بڕوێنرێت. بەڕێز دۆکو ژینگە پارێزێک وەکو سەرۆکی وەکو پارێزەرێکی ژینگە دەستەواژ بەڵێ ئەمێ بپرسم هۆکارەکانی پیسبوونی ژینگە لە هەرێمی کوردستان چین ئەگەر بە کورتی باسی بکەیت؟ وڵا هۆکارەکان زۆرن و بە کورتیش باز ناکرێت لە ڕاستیە بەڵام هەر لەبەر پرسیارەکەیتەوە وەڵامی دێنەوە یەکەم کێشەکە باسیشم کرد دەرهێنانی نەود و گواستنەوەی نەوت ئەمە زیانێکی زۆر گەورەی گەیاندووە بە هەموو ڕەگەزەکانی ژینگە و هەروەها زۆری ژمارەی ئۆتۆمبیلەکان و نەبوونی کارگەری ڕیسایکلین و دووبارە بەکارهێنانەوەی زبڵ و خاشاک و تێکەڵبوونەوەی ئاوەڕۆکان و زۆربوونی ژمارەی ئۆتۆمبیل مۆلیدەکان و زۆر کێشەی دیکەش کە ئەمانە لە ڕاستیاتوانی بە سعات قسەی لەسەر بکەی و گفتوگۆی لەسەر بکەی و لە هەمووشی گەورەتر و فراوانتر ئەمەش بگەێنم ئەوەیە کە شتێک هەیە بە ناوی دەستەی ژینگە بە ناوی فەرمانگەی ژینگەکان بەڵام لە ڕاستیە حکوومەت خۆی با بڵین دەسەڵات خۆی بەشێکە لە تێکدان و لە شێواندنی ژینگەی کوردستان. من ئەمێ ئەو ڕوونکردنەوەی بم لەسەر و کۆمەتی بەڕێزیدی ینی لە وڵاتە پێشکەوتەکانە کارگی زەبەلا هەیە کارگی سیارە هەیە کارگی دەرهێنانی نەوت و کۆمپانیا هەیە بەڵام لەپاڵ ئەوە پلان هەیە ئایا کێشە سەرەکیەکەوە نییە کە بەپی بەرەو پێشوونەکانی ڕۆژگار حکوومەت یاریمی کوردستان دەسەڵاتدارانی یاریمی کوردستان خەمسار بوون لە بەرامبەر پرسی ژینگەکە یەکێکە لە پرسە چارە نووسازەکان ئێستا لە سەرزەوی. ئێمە یەکەم لە کوردستانە بە شتێکمانێ بە ناوی سیاسەتی ژینگە بە ناوی بەڕێوەبردننی ژینگە ئەوەی کە هەیە قانونەکانیشی پێناکری ئەوەی کە هەیە دەستە و دائیرە و ئەو شتانی بۆ دروست کراوە بەڵام لە ڕاستیامانە چالاک نین و ناشتوانن بەو ڕۆڵی خۆیان هەڵبسن بە پێچەوانەوە ئەمڕۆ شەڕەکە شەڕی ڕێکخراوەکان جاران ئەگەر لەگەڵ حکوومەتیان لەگەڵ فەرمانگەیەک بواە ئێستا شەڕەکە بۆ بە شەڕی کۆمپانیاکان ئەوەی کە لە گۆیژایی بینینەوە مەسەلەن دەرەنجامی ئەو چاونوقاندنەی حکوومەتە چاونوقاندنەی شوێنە پەیوەندیدارەکان چیە لەوەی گۆیژە بەبەست بڕینەوەی دارەکان کۆمپانی ینی بەڵێ ئەگەر مەبەست ڕوون خۆ دەبێ بزانی تاوانوانە بەڵام تۆ مەبەستەوە کە من ڕوونی بکەمەوە ینی لە گۆیژە ینی گۆیژە شاخێکە کە بە درێژایی هەزارها ساڵ هەبووە و باو باپیرانی ئێمە توانیوانە بیپارێزن بەڵام ئەمڕۆ کۆمپانیایە کە بۆ نمونە لەلایەن حزبێکەوە لە ناو حزبەکەشە لایەن شخصێکەوە بە نمونە خاوەندارەتی لێکرێت دێت وەکو داینەسوورێک بەر ئەبێتەوەی کە ئەو شاخە قوت بدە یعنی چۆن شتی وایە تۆ بە هەزاران ساڵەمەت پاراستۆ چۆن ئەکرێ بۆ نمونە بەم شێوازە بەربیدە و شاخە پێ دوای ئەمە بەشێکە لە تیرۆری ژینگە لە هەرێمی کوردستان لە ئەمە دەستدرێژی ژینگەیە ئەمە دەستدرێژیەکی زۆر بەربڵاوە و ئەگەر ئێمە نەتوانین ئەو دەستدرێژیانە ڕابگرین بە دڵنیاییەوە ئەمە کاریگەریەکەی هەر لە ئێستا لەسەر ئێمە دەرکەوتوە یعنی بۆ نمونە ئەو هەر ئێستاێک لەو پرۆژانی کە بۆن دەست بەکارە بێت لە نزیکی بابلین ئاوی پرۆژەی ئاوی سەرچنار ینی ئەو پرۆژەیە هیچ مۆڵەتێکی نییە بۆ ئەوەی کە لەو شوێنە کار بکات لەو شوێنە بە بڵێ پرۆژەکەی دەست بەکار بێ پرۆژەی نیشتە جێبوونە ڕەزامەندی بەڕێوەبەتی ئاوی ژێر زەوی نییە و ئەژڵێ کە بۆ نمونە بەشێکی زۆر لە بابلین بەڕێژەیەک ئاوی سلێمانی لە ئاوی سەرچنارەوە دابی نەکرێ ئەگەرم پرۆژەیە دەست بەکار بێت ئاوی سەرچنار نامێنێ بەڕێوەبەتی ئاوی ژێر زەوی سلێمانی مۆڵەتی پێ نەداوە لە هەمان کاتەم پرۆژە دەست بەکارە بێت دەستی بە ڕێکلام کرد و باشە کێ لە پشتی ئەمەوەیە کەسانێک هەن و هێزێک هەیە کە زۆر گەورەترە لە حکوومەت کە ئەسڵەن یعنی لەسەر و حکوومەتی شەوەن و کەوانی کۆمپانیای حزبین و لە ناو حزبەکانی شەوە گوتم کۆمەڵێک شخصن و ئەمانە بە تەواوی هەڵوشینی هەموو ئەم شتانەدەن کە ئەمانە زۆر باشە لە ئێستادا لە بەشێکی شارە جیهانەکان ینی بەغاش یەکێکە لەو شارانە کە پشتێنی سەوز دروستەکرێت بۆ پاراستنی ژینگەکەی ئێستا لە هەرێمی کوردستان لە شارەکان هەرێمی کوردستان بە دیاریکرایش سلێمانی چەندە پێویستی بە پشتێنی سەوزێ بۆ ئەوەی ژینگەکەی پارێزراو بێت چەندە چالاکەکەی ئەم ینی بابەتەکەی ئێمەش زیاتر لەسەر بابەتی چاندنە بەڵام بۆ خۆی لە ناو ژینگە هاوکێشەیەک هەیە هاوکێشەی پاراستن لە پێش گەشە پێدانەوە
یعنی تۆ ئەوەی کە هەتە ئەو دارستانی کە هەتە ئەو سروشتەی کە هەتە پێویستەکە بیپارێزی و اینجاکە لە سەرگەشە پێدان بکەیت بابەتی پاراستن وەکو ڕێکخراوێگە مەرکی خۆمانمان بەجێ هێناوە لە گەیاندنی پەیامەکان لە ئەو هەوڵانی کە بۆنە پێویستە بەپێی ئەو ئیمکان و توانایی کە هەمانە ئیشمان لەسەر کردووە و لە بابەتی چاندنەکەش بۆ هاندانی کۆمەلگا بۆ هاندانی هاوڵاتیان کاری خۆمانەکەین بەڵام لە ڕاستیا گرنگترین کارێکە لە ئێستا بکرێت پارێزگاریکردن لە دارستانەکان ڕێگریکردن لەو دەزیرەژانی کە سەر چیاکان سەر دارستانەکان کە زۆرترین ناوچەی فراوانمان بە نمونەکەوێتە منتیقەی پێنجێنە و ڕێژەی دابارینمان لە منتیقی شار باشێر لە پێنجێن لەمانە زۆرە بەڵام ئەگەر دارستانمان نەمێنێت چی زۆر باش کەواتە ئێوە چالێکەکەتان زیاتر چاندنە بۆچی بینێ بەڵێ بۆچی تۆوی بەڕوو بۆچی تۆی دارقەزوان لە کاتێکە لە هەرێمی کوردستان چەندی میوەی تر هەیە بۆچی زیاتر گرنگی بەوەیان ینی پێ نییە ئێمە بۆ نمونە ئەوە هاوڕەکان ماناوانیان کۆ کردوێتەوە مەرج نییە تەنها بۆن مەمەسەڵن بەڕوو بێت هەر شتێکی هەر تۆیەک بێکە بۆ نمونە لە میوەکانە هەیە هاوڵاتی بۆ خۆی بە تاک بە خێزانی بە گەشتێکەکەنە ناو دەرەوە توانن ڕۆڵی سمۆرێک ببینن یعنی ئەمە هەر لە هەنیکەم تۆزێک بتوانین چاو لە سروشتی خۆمان بکەین خۆمان دانەبڕین لە سروشتی خۆمان و چاو لە سمۆرێک بکەین ئەو دەورێک کە بۆ نەمەسەن سمۆرەیەکەی بینە لە ینی کەم ئێمەش دەورێکی سمۆرە ئاسایی ببینین بۆ بژانەوەی دارستانەکانمان بۆ سەرنجڕاکێشانی میدیاکان چکە حتا لە بابەتی میدیاکانی شایانی ئێستا بۆ نمونە مەسەن ڕەنگە خودی ئەم چالاکیە نەبووە بە نمونە من ئێستا لێرە حضورم نەبووە تایتڵی بەرنامەکەش ئەکرێت لەسەر و بابەتێ لەسەرم چالاکی من بانگشتێرە کراوم مەبەستمانەکە لە ڕێگەم جۆرە چالاکیانەوە وا بکەین کە بۆنە میدیاکانیش گرنگی بە پرسی ژینگە بداتەوە چکە لە ڕاستیامە بەتایبەت هەرم میدیانە لە کۆی میدیاکانی تریشە ینی بابەتی ژینگە نەبوو بە پرس بەڵکم تۆ من بۆ منە لە 21 سیا کە نەورۆزە ئیتر بەرناکەی مۆبایلەکەم بەردەوام تەلەفۆنی بۆ دێ یعنی ئەوەی مەمانێت تۆ میوانی بەرنامەکەمامی فڵان میوانی بەرنامەکان بۆ ئەوێ بەستەنها میدیای کوردی بەزە نەورۆزا بۆ نمونە ژینگەی بیر بکەوێتەوە پاراستنی دارستانی بیر بکەوێتەوە هەر چەندێک نەبوونی وشیاری میدیاییە یاخود میدیاش گرنگای چۆن میدیا دەسەڵاتە ینی ڕۆڵی هەیە گرنگی هەیە ئێمە مانێوە ژینگە بێ بە ڕۆژەف و بۆی ژینگەش بێ بە ڕۆژەف تۆ لە ڕێگەی کۆمەڵە کار و چالاکی و ئیشەوە توانی ئەنجامی بدە یەکێک لەوانە خودی ئەو چالاکیەکە لە سبەینێ ئەکرێواتە ئەو چالاکی سبەینێ تەنها ئەوە نیە تۆ بەڕوو ئەڕۆێنی بەڵکو فرەلایەنە و لەگەڵی شا بۆ نمونە بەستنەوەی یان هەڵگرتنی ئەو سنوورەیە کە بۆ نمونە دروست کراوە لەلایەن دەوڵەتە داگیرکەرەکان و لە نێوان ڕۆژهەڵات و لە نێوان باشووری کوردستانیشە بۆیە لێرە ڕۆڵی میدیاکان بۆ ئێمە گرنگە بۆ بتوانرێ بەرنامەی هەواڵ هەبێت و لەگەڵ ئەوە شامێ ئاماژەش بۆ کەم ئێوە بەتایبەت لە بابەتی گۆیژە بە پارێزە ڕۆڵێکی باڵاتان هەبووە و دەستپۆشیشتان لەکەین بۆ ئەوەش باسی ئەەکەمەوە بۆی تەڕۆشەکەمی پێکەوە نەسووتێن من ئەمەیە دو پرسیار لێ بکەم ئەم چالاکی ئێوە لە ساڵەکە یەک جارە یاخود چەند خولێکە چەند جارێکە چالاکیەکە بۆ خۆی ساڵانەیە زیاتر لە بابلین لە پاییزەوەتر دەست پێ ئەکات هەتاوەکو کاتێک کە توانرێ وەرزی چاندنی تیابێت لەو چوارچێوەیە بڕێوەچی هەم لە ڕۆژهڵاتی کوردستان و هەم لە باشووری کوردستان هیواداریشین کە تەواوی هاوڵاتیان مەرجنیە تەنها هەمووی بتوانین لەو چالاکی سبەینە بۆ نمونە بەشدار بێت بۆیە هەموو هاوڵاتێک لە ڕێگەی خۆیەوە لە ماڵەکەی خۆیەوە توانێت دەست پێ بکات هەنگاو بنێت بۆ ئەو شاخەوانە بەڕێزانی کە زیاتر لە ئێمەی چالاگوان بەرکەوتنیان لەگەڵ سروشتا هەیە ئەڕۆنە ناو سروشتەوە ئەتوانن ڕۆڵی خۆیان بگێڕن هەمانەوە ڕۆڵی کە سمۆرێکی گێڕێت سەروەر قەرەداخی بەڕێوەبەری ڕێکخراوی سروشتی کوردستان زۆر سپاس کە ئامادە بووی لە ستودیۆکانی زووم زۆر سپاس بۆ زانیاری ڕوونکردنەوەکانت کاک سەرۆر.